لەسەر ئەم بابەتە بابەتی بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە فرێژنی کە تا ڕادەیەک ئەبێ بڵین بەداخەوە هەم ئاڵۆزی و هەم جۆرێک لێکدانەوەی جیاوازی بۆ کراوە. دەمانەوێت هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە چۆن دەکرێت چارەسەری کێشەیەک بکرێ بە هێواشی و لەسەر خۆجا کێشەکە کێشەی کۆمەڵایەتی شەرعی یاخود سیاسی بێ دیارە بە گفتوگۆ و لێک تێگەیشتن ڕەنگە بە ئاسانی چارەسەر بکرێت. لەسەر ئەم بابەتە زۆر بەڕێز مامۆستا نەجمەدین قادر ئەندامی مەکتەبی تەنفیزی و بەرپرسی لیقی سلەیمانی یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. جەنابی مامۆستا شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. سلام علیکم، شەوی ئێوەش باش. سەرچاوم باش. سڵام بۆ بینەرانتان لە هەج کوێرکەن. سەرچاوم زۆر باشە مامۆستا. ئەو بڕیارەی دادگای فیدراڵی سەبارەت بە فرێژنی تا ڕادەیەک بۆ خۆ دەزانی ئاڵۆزی دروست کردووە، لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت. ئەمە بۆچی دەگەڕێتەوە نەدەکرا بە شوێنەیی مناقەشە لەسەر ئەم بابەتە بکرێت؟ نازانم بۆچیە بێ قەرارەی دادگای فدراڵی ئەمە ئاڵۆزیە کشتبێتەوە. ئاڵۆزیە گەر بەخرابایەوە بوو پەرلەمان لەسەر ئەمە قسەی کردوایە نەک چالاگوان، چونکە ئەو بڕیاری پەرلەمانە هەرچەند بڕیارەکە دژی دەستوری عێراقە و لە دەستوری عێراقدا هاتووە نابێت دەستوری هەرێمەکان ئەگەر هەرێمی ئێمە هەیە ئێستا هەرێمی تر نییە هەرێم نابێ دەستورێک دەربکە یا مادەیەک دەربکە دژی بڕگەیەک بێ لە دەستوری عێراقی فێدراڵ. بۆیە ئەو مادەی بە نادەستوری ئەمەش لەسەر نادەستوری و دەستوری باشەکە قسەمان نەکردووە تا چ ڕادەیەک کێشەی ناوەتەوەیان نا. بەڵام خاتونێکی بەڕێز کە لە بەداخەوە کە بێ بڵێم خۆکردیە خۆکوردیە، ئێمە دوو حیزبە دەسەڵاتدارەکەی کوردستان یەکێک ڕادیۆیەکیان هەبوو میلەتێکیان پێ ئاراستە کردبوو بەرەمبەر بە ڕووی دوژمن. بەڵام ئێستا چەند تەلەڤیزۆنێکیان هەیە کە هەر ڕۆژە لە شوێنێکیانەوە لە تەلەڤیزۆنێکیانەوە لەسەر ئاینی باو باپیرانی تێکۆشەرانی کورد لە پێشەوە ئەنجام میلەتەکە لەسەر ئاینەکەی ئەوان قساکرێ. ئەبوو ئەم خاتونە بەڕێزە ئاوا بەم شێوەیە هەڵنەسێت بەڕاستی شعوری هەموو مسلمانانی جیهان نە کوردستان بە تایبەتی هەموو جیهان بەگشتی بەهەژێنێ لەسەر شتێک قسە بکە کە فەرمانی قورئانی مسلمانانە. ئەو بەو شێوەیە هاتووەتە ناو مۆزوعەکەەوە. بەڵێ باشە، زۆر باشە مامۆستا. با زۆر بە ڕاشکاوانە لەسەر ئەمەیان قسە بکەین. ئایا ئاینی پیرۆزی ئیسلام پرسیارەکە ئەمەیە بە مطلقی ڕێگای بە فرێژنی داوە یاخود شەرت و مەرجیشی بۆ داناوە؟ تاقەمەرجێکە لە فرێژنیدا هەیە ئەوە بۆ یەک ژیش دروستە. وەختێک لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئێمە زەواجی واجبمان هەیە، واتە زەواجێک ئەگەر واجب بێ بێت زەواج بکەیە گەزانی تووشی گوناه دەبی، ژیانت دەکەوێتە ناڕەحەتی، ماڵت بەڕێوە ناڕوا، ژیانت بەڕێوە ناڕوا بێ زەواج بکەی. زەواجێکی کە سونەتە، کەسێک لە بینی ئەوەی کە زۆر پێویستی پێێتی و پێویستی پێی ناتوانێت سونەتەکە بەجێ بگەێنێ. زەواجێکش لەوانەیە بڵێم ئەچێتە بابی مەکروه و حرامەوە کە کەسێک ناتوانێت یەک ژنیش بەڕێوە بەرێ بە چاچی حرمەتی لێ بگرێ بە چاچی ڕێز لە پیرۆزیەکانی ژنەکە بگرێ، ئەتوانێت ژن نەهێنێ باشتر وایە ژن نەهێنێ. لەو حاڵەتە بۆی حرامە. جار لە ڕووی داراییەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی سروشت و ئاکارەکانی مرۆڤەکانەوە چۆن ناتوانێ ئەویان بۆی دروست نییە ژن بێنێ و خەڵق ئەزیێت بدا. لە ئیسلامی شاڵێ وإن خفتم ألا تعدلوا فإن خفتم ألا تعدلوا ئەگەر ترسان ناتوانن عەدالەت ڕابگرن فواحدە. خۆ لەو ئیسلامە فەرز نییە دوو ژن و سێ ژن و چوار ژن، بەڵام پرینسیپێکی ئیسلامی قورئانیە. قورئان ڕێگەی پێداوە، سونەتی پێغەمبەر ڕێگەی پێداوە. مسلمانان لە ماوەی 14 سەدا ئەم پرۆسەیان جێبەجێ کردووە، گەورە پیاوانی کورد جێبەجێیان کردویانە. ئێستا بە چ معنایەک خەڵکێک باشە مافرەتە زۆرەی کە لە کوردستان و لە عێراق و لە شوێنەکانی تر ماونەتەوە یا بێ وازیان لەبێنین بڵێن قەدمە بن بە دایک، قەدمە بن بە هاوسەر، یا وەرن بچنە باوەشێکی حرامەوە، یاوە تا بۆ خۆتان زەواجی دووەم بکەن. کامیان باشترە بە شەرەف و کەرامەتەوە. یعنی بەڕاستی ئێمە بەوەشەوە ناوەستین برای بەڕێز و خۆشەویستم، هەرزانیان نا. ئەو بەڕێزانش کە هاوسەرگیریان کردووە وەکو ژنەکان
ئەوانی شکات دەکەن ئەوانی ژێنینە سەر خەت کە شکات بکەن چاوەڕوان بووم یەکەتی ئافرەتان یەکەتی ژنان ئەوان شکات بکەن. زۆر باشە مامۆستا بەڕای ئێوە باشترین چارەسەر بۆ بابەتێکی لەو جۆرە ئایا دیبەیتێک یاخود جۆرێک لە گوتوبێژ یان دەکرێت بڕێن لە ڕێی پەرلەمانەوە پاش ڕاوێژ بە زانایانی ئانی ئیسلام بە ئاسانی چارەسەر دەکراوە نیە؟ وەڵی جا عەزیزەکەم با من ئالێرە پاساوێک بۆ پۆزیشێک بۆ پەرلەمان بێنمەوە. پەرلەمان زۆر بەڕێزەوە لەگەڵ یەکەتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان شتەکان تاوتوێکە. ئێستا حالیان شتمان لە بەردەستەیە 2-3 هەفتەیە وا دوا بوو وەزیری ناوخۆ و سەرۆکی پەرلەمان سەردانی زانان کەن بۆ هەندێشتی لەم بابەتانە. ئەمە بەڕاستی ئیشی یاسادانان و لانە بەرپرسەکانیش نییە چونکە پرەنسیبێکی قورئانیە بەڵام ئەوان ئەگەر لەگەڵ ئێمە لەسەر خەت بن هیچ کاتی ئەمر بێڕێزیە بە مسلمانان و قورئانەکان و پێغەمبەران و پێغەمبەر و دایکی ئیمانداران کە خێزانەکانی پێغەمبەر بە نسری قورئان دایکی ئیماندارانن ئەم جۆرە بەڕێزیە بەڕاستی نەئەکرا و بەڕاستی شێکە دڵی هەموو مسلمانانی ناڕەحەت کردووە. زۆر باشە مامۆستا دوا پرسیار ئەگەر بە کورتی وەڵام بدەیت من زۆر سوپاسە دەکەم. پێت وانییە ینی بابەتی یەکژنی یاخود فرەژنی بابەتێکی شخصیە و ناکرێت تەفسیر و ڕاوەی توندی بۆ بکرێت جا لە هەر لایەکەوە بێت بە کورتی ئەگەر وەڵام دەیتەوە مامۆستا سوپاسە دەکەم. ئەزانی عەزیزی دڵم پیاوێک چی ئەکات چۆن ئەڕوات لە بازاڕ چیەت و ئەچێ حرام بێ مشکلە نییە بەس مهمەوەی ئاینەکە نەبێ ئەمانە کێشەکان لەگەڵ ئەوەیە ئەینا ڕێگەیان لە هیچ شتێکی تر بەداخەوە نەگرتووە نەهاتوون ڕێگە لە هیچ شتێکی کە بگرن چارەسەر بۆ ئەم ژنە بەس یعنی زوڵم لێکراوانە بکەن کە زوڵمیان لێکرێکە کوژێن کە مێردیان نییە کە ژیانیان نییە کە شتیان نییە هیچ چارەسەرێک تا ئێستا بۆ ئەوە نەکراوە. ئێمە شۆڕشەکانی کورد بە شاهیدی ئێوە کە میدیاکارن ئەبوو میدیاکارەکانیش لەگەڵ ئێمە لەسەر خەت بوونایە بۆ ئەم مەسەلانە. شۆڕشەکانی کورد لە شۆڕشی ئەیلولەوە بیگرە شۆڕشی نوێ شۆڕشی گوڵان هەر شێرشێک ناوێنەی پیاوانی کوردیا پێشمەرگە بوون یا فیرار بوون یا عەسکەر بوون کەچی لەگەڵەوە شاژنی کورد گەورەی ماڵ بوو سەروەری ماڵ هەموو شتێک بوو ئەم کێشانەمان نەبوو بەداخەوە. زۆر باشە زۆر بەڕێز مامۆستا نەجمەدین قادر ئەندامی مەکتەبی تەنفیزی و بەرپرسی لقی سلێمانی یەکێتی زانانی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆیەوە شەوتان باش.